وای چند زارم بدن پرسیارە بێوەڵامەکە هەزاران جار بە بێدەنجی ئومێدم لە دڵەخنکەم هەتاکو کەی خەمم کێکەم دڵم تاکەی بەرگەدەگرێ کێ دەزانێ ڕۆژێ چەند جار چەند خۆزگەم وەندە بێدەنێ بەس بۆ هەرچی بەرم خەمەم گوڵم داوێ هەڵدەوەرێ لەدی دڵم وەدەم کوژێ و لای کەس نییە چارەسەر ژیان ماندم دەکا خوایە لەکوێکەم بۆ پەنایێ بۆ دابێهێندا دڵ پڕ بووم چیم کردووە چ خەتایێ دەغ لە دەستی هەم ڕۆژگارە گەنجم وە پیرم دەکا لە هەر لای خەم دەبارێ و دەمگرێ و یەخسینم دەکەم گەردوونی دی بێتاقەتە و ڕۆژگاریش ماڵی لە خەمە چی بکەم خەفەت بەبێ باچی ئەم دەستەیە خەمەم دەغ لە دەستی دەغ لە دەستی دەغ لە دەستی ئەم ڕۆژگارە بێتاقەتی دەم دەپۆشێ بێبازاری دەوری داوم خەفەت بەرۆکم بەرنادا هەتا ڕۆژێ لە ژینماوم هەموو ڕێگایەکم وێنە و شەکەتی دەستی ڕۆژگارم نەخنگەریای گریانێکە و قەت بە کەس ناگە هاوارێ بەس بۆ هەرچی بەرم خەمەم گوڵم داوێ هەڵدەوەرێ لەدی دڵم وەدەم کوژێ و لای کەس نییە چارەسەر ژیان ماندم دەکا خوایە لەکوێکەم بۆ پەنایێ بۆ دابێهێندا دڵ پڕ بووم چیم کردووە چ خەتایێ دەغ لە دەستی هەم ڕۆژگارە گەنجم وە پیرم دەکا لە هەر لای خەم دەبارێ و دەمگرێ
تحسینم دەکەم گردونی